گۆزەی هەڵەگر بۆ ئاوێ بۆ بنێ بورسە ڕووخاوێ شەرمێ ناکا لە بابی خۆی بۆ باوشم دەهاوێ کوڵمی سێوی لا سوورە و بێنەی پێناوێ دایکی مەمچی پێداوازە بە خەدەم نێ خۆش ناوێ ئەوە هادتە بڵێ هاد خانمەس کۆلەی مەهاباد دەم خورنجی لێو نەباد حەز دەکەم بە مردنم بەسانیان هاڕۆم لە لات دەڵێن ژیلات بەخۆشە نائەڵم ئەو شەو بڕوای شلقريتي رابي ريبا حلالي سري كل مهال بمش بقردولي مكالي باخن دبيدغني ببرو عندك حالي سري كل ميماز بكي ترنكي خطو خالي وهاد دبلي هاد خان مسكولي مهاباد حظكم بمردنم بصاني نار ملالاد ضلي نقلمي وانا يلم شباب قواري بو ذكرم لعالمي منشور بيه كلا بابي مرواري فرفر زيري سور بيه او دما بيملنا غاقر يار مشهور بيه او دما بيملنا غازابل يار مشهور بيه او هاد دبل هاد خان مسكولي مهاباد دم خورنجي لي ونباد حظكم بمردنم بصاني انا روم للات ضلنا بسمي وانا يلم او شبر شومي صغلق من بيم اخواري بلندي حز دلال ودزبرني موقهلي خباكندي داوايدو ما سملك الفرم ويدشكن مخندي او افسوس دم كوشي ساوجان بقول وبندي خدا بو خوي دزاني بدل زور دولة مندي وهاد دبل هاد خامس كولي مهابات حظكم بمردنم بساني ناروم للات ضليان ساوجان ميوانا يلم الشبر كوابالم داوك زبايا بعد دنيا بكان سيرم ريق بلين سينمايا شتو شيدا كردوم جواني وقفر ولايا جواني آوا من ديوالم هابات ورزايا أشهدوا بدرم جوانا الله يبرو لقايا وهاد قبلي هاد خان مسكولي مهابات حظا كان بمردنم بساني أنا روم للات ضلن ليلة ميوانا شبر
زجنة كاكا زجنة 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 بقربان بابا زجنة كاكا زجنة 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 بقربان هايكو بابا خشكو برا مبارك بلا حموان أنا وزجنة هي خوشة وهات زجني نورسيان قرم هر وكون اوت ببردر شندارويم دايشي زاني رقم كوت بواني سر كل مي خوشة هر وقعت ري حفتا وخوت كاكا زجنة بابا زجنة 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 بقربان دايكو بابا خشكو برا مبارك بلا حموان من او زجنة بي خوشة هاتو زجني نوروز جان او آهنگ من ظلم هريب وراد وقريان توزا مرجلت رغم آموزا پیشه عشقان گریانا دیکم زجن پیروزا بو کاکس سایدلیم آو زجن نوروزا مبارک بادی دکم آو زجن نوروزا جواني حريان چون العاصمان توجه ششي لواني هربو كاك زازاي سازا لقر رفيق كاني اي كم مبارك بادي او ججنا نوروزا خوي ورفيق كاني شورج دستو عم دور بين لدردو بلا همو بامراد دقن تقربلين ان شاء الله هربو كاك زازاي سازا خوشم دوي بوالله خوي ورفيق كاني خوشم دوي ان شاء الله زجنة زجنة كاكا زجنة بابا زجنة 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 بقربان زجنة زجنة كاكا زجنة بابا زجنة بقربان دايكو بابا خشكو برا مبارك بلا حموان من او زجنة مزور خوش دوي هاتو زجني نوروز جان خوز قال دار دنيا او شياري من بايا خدل داري من ذكري هتا تا تايا بابا زجنة كاكا زجنة 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 بقربان دايكو بابو
خوشک و برا مەبارەک بێ لە هەمووان مناو جەژنم زۆر پێخۆشە هاتەوە جەژنی نەورۆزیان یاخوا بەخێر بێنەوە من زۆرم مادووکردن زۆر بەڕاستی جەژنی نەورۆز هەموو لای پیرۆز بێ وەکو باسم کرد سبەینێک کاژمێر دوو لە بناری گۆیژەین گەورەترین فیستیڤاڵی نەورۆز ڕێگە خرە هیوادارم هەمووتان بەجلی کوردی و ئامادە بن تکایە جەژنێکی زۆر جوان ڕێگەخین من هیچم نەماوەتەنە دیاری بەرنامە نەبێ ئەویش داوا لە کاکستێقی ڕێحانیەکەم ئەویش بەند بێژێک و دەنخۆشێکی زۆر بەتوانەیە کە ئەویش هەر بە گۆرانیەک بەسەر نەورۆز و بەسەر ئەم جەژنەیە و بیڕازێنێتەوە ئەگەر ئاغای عەزیمزادەش گەورەمان کە ئەما بێ بە دیاری بەرنامە ئەمە چڵە نێرگزی ئێمەیە چەپکە نێرگزی گەڕیان میدیایە هی ئەم پیاوە خۆشەویستانەیە کە لە چوارچرای مەهابات و لە ڕۆژهەڵاتە وێنانە لە ساینقەڵا و لە سەقز و لەو شارە جوانانەوە ئەتون مەهاباتەوە یەخوا بەخێبن لە شارە جوانەکەی مەهابات ئێمەش پێشکەشێگەین بە ئێوە ئەم چەپکە نێرگزەی کە ئەمە دوایین گۆرانیە کاکستێقش دیارە حەزەکەم بە بەندە جوانەکانی لەگەڵ ئاغای عەزیمزادەیە هەر بەسەر نەورۆزە زۆر خۆشە بێ پێمان خۆشە لەبەری نەورۆز ئێمە بە هەموو دنیاڵین ئێمە نەورۆز هەرەکەین ئێمە نەورۆز لێ ناگەڕێنی ئێوەستان نەماوە بە هەوادارانی بڵێن من یەکشتم ماوە بڵێم ژمارەی تەلەفۆنی ئەم گروپە جوانە ئاغای عەزیمزادە و کاکستێقی ڕێحانی و مامۆستا خالیت هەتا لە کوردستان بنەم چەند ڕۆژە 0 525 42 74 بۆ کەسانی کە ڕۆژانە نامانێرم بۆ پیج کە داوایان نەکرد ئاغای عەزیمزادە هاتە کوردستان ئاگادار بنەوە ژمارەکەیەتی لە کۆمنتی ژامانەوە ئێوە گەیشتانمەوە بە هەوادارانی گەڕیانی بڵێن ئێمە کۆتایی بە بەرنامەیەنین بە دیارەکەی ئێوە بینەران و هەوادارانی ڕادیۆ گەڕیان میدەوارین ئیشەڵڵا ئەگەر کەم و کۆڕیەکیش بێ بە گەورەی خۆیان ئەفومان ئەو نەوتومان لە ڕادیۆگەڕیان تەلەڤیزۆنیشین خۆمان ئێستا هەڵێن ڕادیۆی گەڕیان چکە دڵمان بە ڕادیۆ گەڕیان خۆش بوو سڵاو بۆ هەوادارانمان لە تەلەڤیزۆنی گەڕیان لە گەڕیانێزی لە سۆشیال میدیا لە گەڕیان میدیا لە ڕادیۆی گەڕیان لە فێمەوەی کە گوێبیستمانەوەی کە ئەمان بینێ ئەمە چەپکە نێرگزەکەی ئێمە ئەمڕۆ دیارە تایبەتەکەی بەرنامە تایبەتەکەی نەورۆزمان بوو بۆ ئێوە یاخوا نەورۆزێکی خۆش و شاد هەموو بەیەکەوە بەڕێ بکەن لەگەڵ دیارە جوانەکەی گۆرانی بێژی میلی ناودار کاکستێقی ڕێحانی و ئاغای عەزیمزادەش بۆ بزانم هاوکاریە بێ بەیەکەوە خۆشمانە بین بە کۆرزەگەڵێ پێشکەشتان بێت شەمازە هەر بەرنوێژی بەیانی دەیجرمەوە بە قەزە وەک بەرەقین سەر بگرێ ئازای بەدەنم تەزە مدیری ڕادیۆی گەڕیان سڵاو لە مامە جەزە هەموو کەس خۆشی دەوێت هەر بۆ کاک جەزەی سازە مامۆستا بە بۆی بڵێن ئەوە هەنگی نەورۆزە باسەری ئەو دوو چاوە باسکل لە جۆر سەر منێ لادە من بێخێناوە نێوانی سێنگ و مەمچێ بە نیشانم داناوە هەر بۆ ڕادێگەڕیانە دەڵێن بەسەرا و چاوە لەگەر کارمەندەکانی چی بڵێن بەسەرا و ناوە دەردانی وەڵی بە منم جوانی سەر تۆبی کوردستانی ئەی بەتێدانی جوانی سەد حیفانە لادێبێ دایکەمە شارستانی لە تایفەی خۆم و خۆت سەد کەسێر بە قوربانی لەگەڵ مامۆستا محەممەد ئەوە دەیڵێن بجوانی میوانی خاڵات جەزای نایکەینە بارگرانی سڵاو لە ڕادیۆ گەڕیان و هەموو کارمەندەکانیە
بەدەم ژنێ و مەداتێ بە چاو پێم دەڵێ وەرە نەخۆش بووم بۆ نەهاتی کاتی جان کێشان وەرە کاتی جان کێشاناتی هاتن دێستا مەرە بۆ کارمەندانی ڕادەگەڕان بۆ بەندە تازی سەرە قولي راسيلانيا هرد رويا تفردان اقل قولا دليي براسي وركوان او نوروز بيروز بي لهموتان بشتيواني هنر من دار صلاو بين الراديو يقريان دروازە کار لە کارە تەرازە غەمبارم لێ ئەندازە بەدتنی کارمزازە بۆ مامۆستا زەزاد بەخێر بێ چاڵی تازە مەبارەک بادی دەکەم بەخێرێ ساڵی تازە خدا دنیای دانا لەسەر پشتی گاوماسی سنعم گەیە 14 ساڵ باس و چەپی خۆم ناسی عالەمی خوا دەزانێ عەشقم بە برۆی پەیوەستێ سەردەمێکە نەمدەوێ بۆچکەم لوتی نامناسێ هەر بۆ ڕادیۆ گەڕیانە بە تورکی و کوردی و فارسی ئەوەش بەندێ خەلاسی نەورۆز پەروەران سڵاو و ڕێز بۆیەوە نەورۆزتان پیرۆز بێت بە دروشمی سلێمانی کوانووی ئاگری نەورۆزە ئێوارەی 20 مارس کاتژمێر 2 پاژنۆڕۆ لە بناری گۆیشە گەورەترین فیستیڤاڵی کلتوری جەژنی نەورۆز بەڕێوەچێت بە بەشداری 25 گروپ و ڕێکخراوی کلتوری و هونەری ئیشی دەستڕەنگینی خواردنی کوردەواری ئاهەنگی گۆرانی مۆسیقا و هەڵپەرچێ نمایشی فڕۆکەوانی و پەڕەشوت نمایشی یانی ئەسپسواری کوردستان و هەروەها چەندین نمایشی جوان جوان کردنەوەی ئاگری مەشغەڵی نەورۆز نمایشی شانوویی کورد لەسەر شانۆ هاتن بۆ هەمووانە یەک تکامان هەیە بە جلی و بەرجی کوردی ئاڵواڵاوە لە بناری گۆیژە بن کاتژمێر 2 ئاهەنگەکە دەست پێکە هەمووان بەخێر بێن بۆ